سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان داوای سنووردارکردنی دراما بیانیەکان دەکات. لە نووسراوێکدا پێشنیاز دەکات بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە سنوورێک بۆ دراما بیانیەکان دابنرێت لەبەرەوەی کاریگەری خراپیان لەسەر کۆمەڵگەی کوردی دروست کردووە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداریەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی کارمەند حسێن توێژەری دەرونی هەروە لە هەولێرەوە دکتۆر ئیبراهیم بەرزنجی بەرەوبەری ئیرشاد و توێژینەوە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەماڵیشەوە دکتۆر بەهادین ئەحمەد پسپۆری ڕاگەیاندنمان کردووە. سەرەتا ڕاپۆرتێک دەمێ. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێم داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکات سنوورێک بۆ ئەو دراما بیانیانە دابدرێت کە کاریگەری خراپیان لەسەر لێک هەڵوەشانەوەی خێزان هەیە. بە پێی نووسراوێکی فەرمی وەزارەتی ئەوقاف کە ئاڕاستەی وەزارەتی ڕۆشنبیری کراوە باز لەوە دەکات بە پێی بە دوواداچوونەکان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی جیابوونەوەی هاوسەران پاخشکردنی ژمارەیەکی زۆری دراما دۆبلاژکراوی بیانیە بە تایبەت دراما تورکیەکان کە بە هەموو پێوەرێک دوورن لە ئاداب و کللتوری کۆمەڵگەی کوردی. وەزارەتی ئەوقاف لە بەشێکی دیکەی نووسراوەکەدا پێشنیاز بۆ وەزارەتی ڕۆشنبیری دەکات پاخشکردنی دراما بیانەکان سنووردار بکرێت بە شێوەیەک هەر درامایەک لەگەڵ ئادابی کۆمەڵگەی کوردی نێتەوە ڕێگە بە پاخشکردنی نەدرێت. داواکارەکەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێم بۆ سنووردارکردنی دراما بیانەکان لە کاتێکدایە بە پێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری هەرێم ساڵ دوای ساڵ ڕێژەی لێکجیابوونەوەی هاوسەران زیاد دەکات. بە پێی ئامارەکان لە ساڵی 2017دا 37500 کەس گرێبەستی هاوسەرگیریان لە دادگاکانی هەرێم ئەنجامداوە و 5709 هاوسەریش لە یەکتری جیابوونەتەوە. بەڵام بە پێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ڕێژەی جیابوونەوە لە ساڵی 2018 زیاد دەکات بە جۆرێک لە کۆی 39763 گرێبەستی هاوسەرگیری 9192 هاوسەر لە یەکتری جیابوونەتەوە. لە هەرێمی کوردستان چەندین کەناڵی لۆکاڵی و ئاسمانی کوردی بەبێ ڕەچاوکردنی ئاداب و کولتورەکانی ئاینی ئیسلام چەندین درامای بیانی پەخش دەکەن کە هانی خیانەتی هاوسەری و لێکجیابوونەوەی خێزانەکان و بڵاوکردنەوەی کللتوری توندوتیژی لای مناڵ خێزانەکانیان دەدەن، بەڵام تاوەکو ئێستا هیچ لێپرسینەوەیەکیان لێ نەکراوە. پەخشکردنی و جۆرە درامایانە وێڕای ئەوەی لادەنە لە ئاینی ئیسلام و ئادابەکانی کۆمەڵگەی کوردی لە هەمان کاتیشدا پێچەوانەی میدیایەکی تەندروست و پیشەییە کە دەبێت ڕەچاوی دۆخی کۆمەلگا و بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان ئەگە سەرەتا لە هەولێرەوە دەست پێ بکەین. کاک دکتۆر ئیبراهیم بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوون تانگە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو داواکاری ئێوە بۆ سنووردارکردنی درامای بیانی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان، حەمد و سەنا بۆ یەزدان و هەزاران سەڵاوات و سەلام لەسەر پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام و لەسەر ئال و بەیت و سەحابەی کیرام. سڵاو لە بەڕێزت مامۆستا حەکیم، سڵاو لەسەر بینەران و بیسەرانی تەلەڤیزۆنەکەتان. دەستخۆشیتان لێکم بۆ ئەم تەوەری کە هەڵتان بژاردووە کە کاری ڕاگەیاندن ئەوەیە کە لەگەڵ کاری حکوومەتە وشیالی لەناو کۆمەلگایە بڵاو بکاتەوە و ئەم کاری ئێوەش هاوتەریبی کارەکانی ئێمە لە وەزارەتی ئەوقاف و سوپاس بۆ هەڵبژاردننی تەوەڕاستەکەی. لە ڕاستیدا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە بەرنامەی کاری ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەر ئەو بابەتانە دەکاتەوە کەوا ئارامی کۆمەلگا خێزانەکان بە ئارامتر بژێن و سەقامگیری لە بابەتی هاوسەرگیری و پەروەردەکردنی مناڵان. ئەوانە هەمووی لە بەرنامە و لە کاری وەزارەتی ئەوقافە سەرچاوەیشی یاسای ژمارە 11 ساڵی 2007 کە لە یەکەمین ئامانج لەو ئامانجە گەورانەی کە وەزارەتی ئەوقافکاری بۆ ئەکا لە بڕگەی یەکەمە باز لەوە دەکا کەوا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەوڵی گەشەکردن لەناو کۆمەلگا، هەوڵی بڵاوبوونەوەی ئاینێکی ئیسلامی وەسەتی و میانڕە و لێبوردە بکات و کۆمەلگای خۆی بپارێزێ لەو هەموو ناڕەحەتیانی کەوا دێتە پێشی. بۆیە لە 15 بە ژمارە 123 نووسراوێک ئاراستەی نووسینگەی بەڕێز وەزیری ڕۆشنبیری کراوە و بۆ ئەوەی کەوا سنوورێک دابنرێت بۆ ئەو درامایانەی کەوا بەڕێستانیش راپۆرتان لەسەری کرد
کە هەست دەکەین ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و مامۆستایانی ئاینیش بە دەرەجەی یەکەم و بەرپرسانی ئەوقاف و ئەو کەسانی کەوا وەکو ڕاوێژکار وەکو لیجانەکانی ناو وەزارەتی ئەوقاف وەکو ئەو کەسانی کەوا خەمخۆری ئەم نیشتیمانە وڵاتن جەنابی وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی هەوڵی ئەوە ئەدەین کەوا لە چی شوێنێکەوە ببینین کە پێویستە چارەسەر بکرێ نووسراو بکەین تێبکۆشین بڕین مفاتەحی خەڵکان بکەین قسە و گفتوگۆ دەست پێ بکەین وهەیەکێ لەو کارانی کەوا کراوە ئەم بابەتەیە کە بەڕێستان باسی دەکەن ئێمە لە ڕابردووشدا لیجانی مشتەرەکمان هەبووە لەگەڵ بەڕێزانی وەزارەتی ڕۆشنبیری و چەندین دانیشتنی دەورا و دەوری ماگانەمان هەبوو بۆ چارەسەرکردنی زۆر کەیس کەوا ڕەنگە ئیعلام باسی نەکردبێ و لە داهاتووشدا بۆ ئەم نووسراوە کاری زۆر جدی دەکەین و بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی وەزارەتمان بەم کارە هەڵساوە بە ڕاوێژکردن بە چەندین بەڕێوەبەرایەتی ناو وەزارەت بە ڕەزامەندی بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی و پاڵپشتی بە ڕێزیان بۆ ئەم نووسراوە کارەکانی خۆمان ئینشاءالله ئەگەینە ئامانجێکی گەورە. بەڵێ دواتریشە دەگرێم وڵای بەرز بەس بە کورتی سەبارەت بەوەی کەیوە ئەم داواکاریە و پشتی بە داتا و توێژینەوە بەسووە کە لە نووسراوەکەتان باز دەکەن کە یەکێک لەوە کارە سەرەکانی جیاببوونەوە دراما بیانیەکانن. بەڵێ تەبیعی ئەو راپۆرتی کە جەنابتان ئێستا پەخشتان کرد ئەو داتایانە لە وەزارەتی ئەوقاف بەدواداچوونی بۆ سەرجەمیان کردووە ئەو ژمارانەی کە بەڕێستان باستان کرد لای ئێمەش هەمان ژمارە تۆمارکراون بگرە ئێمە کۆنتاکی زیاترمان لەگەڵ هاونیشتیمانیان هەیە لە ڕێگەی مامۆستایانی ئاینی بەڕێزەوە کەوا زۆر لە بابەتەکانمان بۆ باز دەکەن کە لەگەڵ ئێمە باسی ڕێژەی تەلاقمان کردووە لەبەرەوەی زۆرە بەڵام باسی ناپاکی لە نێوان ژن و مێردا باسی بێمتمانەیی باسی بێڕێزی باسی خیانەت و باسی تربێتێکی جۆرا و جۆر کە ناگونجێ لەگەڵ دابونەریتی کوردەواری و مسلمانی کووردا بەڵێ ئێمە لە دوای ئەو بەدواداچوون و ئەو توێژینەوە و ئەو داتا و زانیاری و کۆنتاکمان لەگەڵ هاونیشتیمانیانی خۆمان ئێمە لە هەفتەیەکە 3200 خود بە مزگەوتمان هەیە کۆنتاکی ڕاستەوخۆ مامۆستایانی ئاینی لەگەڵ هاونیشتیمانیانە هەیەە لە 750,000ەوە تا ملیۆنێک ئینسان گوێ لە مامۆستایانی ئاینی ئێمەگرن و کێشە و ئەوەی کەوا تووشیان بووە لە بواری خێزانی لە بواری کۆمەلگا ئاراستی مامۆستایانی ئاینیەکەن ئەوانش بە ئەمانەت و بە سوپاسەوە بۆ وزارەتی خۆیان ئەیهێنن و ئێمەش ئەکەینە کار و بەرنامە و ئەمە هێکێ لەو ئیشانەیەکەوە هەماهەنگی لە نێوان مامۆستایانی ئاینی نیشتیمانیان و وەزارەتی ئەوقافە. سوپاس دەکەم دواتر دەگرێمەوە لای بەرز قسە لەسەرەوە دەکەین کە بەرەوپێ بڵین داوا کارێکەیەوە چۆن وەڵام دێتەوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری دەگرێم بۆ لات دکتۆر مامۆستا کارمەند جەنابیشت بەخێر بێ بەڕێستان وەکو توێژەرێکی دەرونی ئەوەندەی کە سەرنجتاندا بێ ئەو کاریگەری خراپانەی کە لە دەرەنجامی دراما بیانیەکان لەسەر کۆمەڵگەی ئێمە دروست بوون چی؟ بسم الله الرحمن الرحیم سەرتام لێمەوە بڵێم بەڕاستی ئەبوو زووتر پێشتر هەم وەزارەتی ئەوقاف بەم وەزارەتی ڕۆشنبیری ئەم پلانیان دابنایە پێش ئەوەی کار لە کار بترازێت ئێمە ماوەی نزیکی 10 ساڵە ئەم دراماتورکیانە لەم وڵاتی ئێمە بە شێوەیەکی زۆر بەربڵاو پەخشەکرێت ئەبوو ئێمە پێش ئەوەی کە ڕسمی دەستخۆشی لە وەزارەتی ئەوقافەکەم وای وەزارەتی ڕۆشنبیری خۆی پێشتر ئێمە تەجربەی وڵاتانی ترمان لە بەردەسا بڕاتە بەتایبەت عەرەبەکانی دەوری خۆمان کە ئەم درامانیان پەخش کردو و دوایی کاریگەری چی بۆ لەسەریان ئەبوو ئەوان زووتر ڕێگان لەم شتە بگرتایە ئەزمموی وڵاتانەیە بۆ سنووردارکردنی و درامایانە بۆی کاریگەری نێبی لەسەر کۆمەڵگەکانیان نەک ئەزمموی سنووردارکردیان چکە بەڕاستی وڵاتە عەرەبەکانیشە لە زۆربیانە و سنووردارکردنە نییە بەداخەوە بەڵام بینی بوومان کە چۆن کاریگەری خراپی لەسەر عادات و تەقالیدی ئەوان کردبوو ئەوە ئێمە نەیەڵنی بێتە ناو خۆمانەوە ئێساش کە هاتووە ئەمەش ئەرچێکی گەورەی وەزارەتی ئەوقاف کە دەستیاوەت و مای دەستخۆشیە کە داوای لە وەزارەتی ڕۆشنبیری کرد جا لەسەر پرسیارەکەی بەڕێز کاڵی کاریگەری خراپی چییە؟ بەڕاستی کاریگەریەکانی شێوەیەکی زۆر بەربڵاو لە ناو کۆمەلگای دەرکەوتو هەمووشمان ئەیبینین ڕۆژانە چ لە پەیوەندی نێوان بەتایبەت پەیوەندی نێوان ژن و مێردا یا لە پەیوەندی نێوان با بڵێن هاوڕێ و کەسەکان یا مناڵ و لەگەڵ دایک و باوک یعنی سێرەکەی بێمتمانی دروست کردو لە نێوان ژن و مێردا بۆ نمونە کەسێک کە لە فلیمێکە ئابینێت ئێمە شتێکمان هەیە سیگموند فڕۆید باسێکە هەست و نەستمان هەیە لە ئینسانە ئەگەڵێ گەر ئینسان بکەی بە شاخێکەوە لووتکەکەی هەستە خوارەوەی هەمووی نەستە ئینسان بەشی زۆری نەستە لاانە زۆر کەس من زۆر لە مناقەشەم لەگە کردو لەسەر ئەو مۆزوع ئەوتومە تۆ سێری ئەم فلیماناکەی یا حتا بەری ئەلکترۆنەکانیش زۆر خەریکەبی تەسیرێت تێگەڵی نا من تەسیرم تێ ناکە بەڵام خۆی هەست بە خۆی ناکە
وردە وردە لە نستی ئەم کەسەیە کۆمەڵی عادەت و تەقالید ئەچێنێ بەبێ کە خۆی بەخۆی بزانێت بۆ نەسەیەک ئێستا کۆمەڵێک بێمتمانی لە بینی ژنوێردا دروست بووە هۆکارەکەی چی هۆکارەکەی لە فلیمە ئەونی کەسی خراپ بینیۆنی ژنی خراپ بینیۆنی بینیوە ژنەکەی لەگەڵ ئەمە بڵێن لە فلیمەکە لەناو ماڵەکەیە بەس لە مقابل لەگە پیاوی ترە بە هەم بە عکسیشەوە بۆ پیا کە لە فلیمەکە لەگەڵ ژنەکەیەتی بەڵام پەیوەندی لەگەڵ دۆستەکۆنەکەش یا هەیە یعنی وای کردووە وردە ئەم شتە لە نستی خەڵکا دروست بوو و ژنوێردەکان متمانیان بە یەک نەماوە هەروها لە نێوان مامۆستا و تەلەبەیە یاسا سەیرەکەی دیاردێکی زۆر پێ بڕاکردنی بناڵ لە مەکتەب بۆچی لە فلیمەکانەوە فێرە بێ ئەبینێ بەتەڵی فلیمەکە لە مناڵیە لە مەکتەب ڕاکە دوای لە ئاخیری فلیمەکە بە بەتەڵێک و گەورەیەکەن ئەمیش دەڵێن بۆچی مەکتەب بکەم بامیش ڕاکەم و بەناو بانگم یارۆ دیاردی تونند و تیژی سێرەکەی بینی ڕۆژانە ئەم هەموو گەنجە هەموو مناڵ لە 15 ساڵ لە 16 ساڵ سێرەکی تووشی تاوانی کوشتن ئەبێ تووشی تاوانی زینا و دەستدرێژی ئەبێ هۆکارەکەی چی هۆکارەکەی لەم فلیمانە ئەیبینێت ئەو کەسی کە پاڵەوانی فلیمەکە کە زۆرترین ناوبانگ لە فلیمەکە پیا ئەکات ئەو کەسێک کە زۆرترین دەستدرێژی کاتە سەر ئەوانی تر ئەمەش تەسیری تێگەسەکەی لە خوشکبراەکانی خۆی دەست پێکە تاگاتە ورودە لە دەرەوە و لەناو هاوڕەکانی مەکتەبی لە هەمووی باشە بەس ماوەسا و ئامارانەی کە لە سوارت بە جیاببوونەوە هەیە پێ دوێ بە شێرە سەرەکی پەیوەندی بە و درامایانەوەی چونکە ئێستا من ئاماری و بڵێن ئەنجومەنی دادوەری لە 2017 دەڵێ 5,000 کەس لە کوردستانە گرێبەستەکانی هاوسەرگی هەڵەشان لە یەکتری جیامەتەوە لە 2010 بووە بە 9,000 ینی 3,000 زیادی کردووە جیاببوونەوە ئەتوانین بڵین بەشێکی سەرەکیە چۆن ئێمە ئەگەر بەسەر بەش هۆکارەکانی جیاببوونەوە بنونیان لایانی ئابووریە لایانی ئابووریەکە بڵێن قەیرانی ئابووری لە ساڵی نەوەتەکانی شەمە قەیرانی ئابووریمان هەبوو لاانە بڵێن ئێستا خراپتریش بوو بەڵام خەڵک بۆچی جیاببوونی نەبوو ئێستا لە فلیمەکانە ئەبینێت ژیانێکی ڕەفاهێتێکی زۆر کە لانێ واقعی وڵاتە جوانە بێ ڕەفاهێتێکی زۆرە بینێت ئەم کەسە با بڵین بە تایبەت ئافرەتان داوای ئەم ڕەفاهێتە لە مێردەکەی ئەکا ئەمە ئەبێتە هۆکار مع العلم لە تورکیا خۆمان نەزانین وەزعی خەڵک چۆنە من گلەیم نەکە لە درەما بیانەکان درامە کوردەکانی خۆشمان هەیە ئەم درامە کوردیانەش کە ئێستا پەخشەکە هەنیشان ینی مەگەر بە زمانەکە بزانی کوردی و لە کوردستان کراوە ئەژنە شتی وە پیشانەیە کە لەم وڵاتە لەوانێ کەمینەیەشی کەم ئەو شتیان هەبێت تەعمیمەکە بەسەر کۆمەڵگایە ئەمەش بێتە هۆکارێک و کوپێمەتی لەسەر نستی ئەو کەسانە بینەرەکات سپاس دەکەم دەتەگرێم وڵای بەرز دکتۆر بەهادین زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی بەڕشت وەکو پسپۆرێکی بواری ڕاگەیان لەسەر پەخشکردنی درامای بیانی بزانم بۆ سەرنجتانچیەوە پێتان وایە ئاساییە ینی هەر کەناڵێکی ڕاگەاندن بە ئارەزوی خۆی هەر درامایەکی بیەوێت پەخشی بکات بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەی و بە خێراتنی هەردوومیانی بەڕێز دەکەم و سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت دیارە ڕاگەیاندن بە سەرجەم جۆرەکانیەوە پەیامێکی جەماوەریە و ئەبێت بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی و ئەخلاقی لە بەرچاو بگرێت هەموو دامەزراوەیەکی ڕاگەیاندن و کەناڵێکی ڕاگەیاندن دەبێت پلان و سیاسەتی کارکردنی هەبێت و ئەبێت پابند بێت بە یاسا و ئیتیکی کاری ڕۆژنامە نووسیەوە و ئەرکی کۆمەڵایەتی و ئەخلاقی خۆی لە ئەستۆ بگرێت بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هیچ کارێک بە پلان ناڕوە و دام و دەستگاکانی حکوومەت و میدیاکان هەمویان بەرپرسن لە ئاستی ئەو هەموو دیاردە و تاوان و لادانانی کە لە کۆمەڵگەی کوردیا ڕوو ئەدات و ئەو دیاردە کۆمەڵایەتیانی کە بۆ نمونەوەکو جیاببوونەوە تەلاق کە ئێستا باسەکرێت کە کاریگەری ئەم درامە بیانیانە لەسەری دیارە پێویستە کە ینی ئەم دەستپێشخەری وەزارەتی ئەوقاف منم دەستپێشخەری یا پێشنیاز چونکە ئەمە بە پلەی یەکەم ئەرک و کاری وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و دواتر یەکێتی هونەرمەندانی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە بە تایبەتی ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە مافی ژنان لە هەرێمی کوردستان ینی هەموو دام و دەستگاکان و عینەکان بە دامەزامیدەکان شەوە لە قەیراندان و پلانی پێشوەختیان نییە ئێمە ئەگەر دراماکانیە هەموو کارەکانی میدیا باسکەین ینی میدیا پێویستە ینی بەها کۆمەڵایەتیەکان بەها ڕەوشتەکان تۆخ بکاتەوە و ڕۆڵی هەبێت لە پێکەوە ژیان و لە بەهێزکردنی شیرازەی کۆمەڵایەتی و شیرازەی خێزان بەڵام زۆر جارێ کەناڵە میدیایەکان یاخود بەشێک لە کەناڵەکان کە ئەم درامە
بیانیانە یا باس لەوە کرا دراما تورکیەکان پەخش و بڵاوەکەنەوە بەبێ بەرنامە بەبێ پلان بەبێ ئامانج چکە کاتی ئەوە هاتوو بەڕاستی من پێم وایە لەم بەرنامە لەوەری ماوەکە کورتە ئەو میانە بەڕێزانەش هەن لیژنەیەکی هاوبەش هەبێت کە بە دواداچوون بکات وە سەردانی مەیدانی هەبێت بۆ کەناڵە میدیایەکان بە هەماهەنگی نێوان وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لێژنەکە پێک بێت لە توێژەرێکی دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەی و خەڵکی یاسایی و بەرپرسیار بکریان لە بەرامبەر ئەو زنجیرە دۆبلاشکراوانەی کە بڵاوەکەنەوە بۆچی ئەم تایتڵ و ناونیشانی چییە و ناوەڕۆکی چییە و بە چ ئامانجێک بڵاوەکرێتەوە و بۆچێ بڵاوەکرێتەوە بۆ چ جەماوەرێک جاری وە هەیە هێشتا دەمە ئێوارەیە بۆ ئەم زنجیرە دۆبلاشکراوە نووسراوە سەروی 14 ساڵ سەروی 18 ساڵ یعنی هێشتا مناڵ نەخەوتووە ئەو زنجیرە دۆبلاشکراوانە 200 دەڵقە 300 دەڵقە بە درێژایی ساڵ بەبێ پلان بەبێ بەرنامە بڵاوەکرێتەوە باشە بێگومان ئێمە تەنیا نەیبەستینە دیاردی تەلاق و جیابوونەوە ینی مەسەلەی تاوان خۆکوشتن تونوتیژی مەسەلەی کێشانی مادەی هۆشبەر و جگەرە و مەی و هەموو ئەو دیاردەنا جۆرانەی کە ئەیبینی کە گەنجی بێهۆش و سەرخۆش لەو پارک و شوێنانە تا بەرەبەیان بە دیار فەیسبوک و بە دیار مۆبایلەکەیەوێتی هەموو ئەمانە دەرهاویشتەی خراپی کەناڵە میدیایەکان بەڵێ دکتۆر بە کورتی سەبارەت بە دەگرمەوە لا دواتر بەس سەبارەت بە ئایا ئەم پەشکنی ئەم درامایانە لە پیشەیی ڕاگەیانن لە ئیتیکی کار ڕاگەیاندن جێگیان دەبێتەوە کە لەگەڵ کۆمەڵگەکەی خۆت دەگونجێت یا خودەمە لادانن لە بەرپرسیارەتی کۆمەڵاتی کە تیۆرێکی بواری ڕاگەیاندنیشە بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە لادانە لە بەها ڕەوشتی بەها کۆمەڵایەتەکانی کۆمەڵگی کوردی و ئەمە بەشێکە لە هاوردەکردنی چۆن پۆشاک و کاڵا و شمەکە هێندەتە بازارەوە بەشێکە لە تەسویقی ئیجتیماعی و ئەوەی پێوترێت سۆشیال مارکێتین کە بارگاویکردنی کۆمەڵگەیە بە نەریتی نابا و دیاردەی ناجۆر و تێکدانی شیرازەی کۆمەڵگە و ناشرکردنی سەرجەم شتە جوانەکان و فێرکردنی گەنج و لاوان بە دیاردەی ناجۆر و لادان و گوێنەدان بە بەهاینی و بەها کۆمەڵایەتی و ڕەوشتەکان کە بە درێژایی مێژوو کۆمەڵگەی کوردی شانازی پێوە کردووە لە هەموو وڵاتانی دنیاە ئازادی بە یاسا ڕێکخراوە ئازادی ڕەها و بێسنوورمان نییە و بێ دامە دەستگا میدیایەکان فلتەری میدیاییان هەبێت ئەن ئێستا وەزارەتی ڕۆشنبیری بە شێوەیەک لە شێوەکان چاودێری خستۆتە سەرپەخشی کەناڵە ناوخۆیەکان یا هەندێکانە بەڵام وەکو پێویست نەهاتوە سەردانی مەیدانی بکە لێژنەی تایبەتمەند و پسپۆڕی هەبێت کە لی بکۆڵێتەوە ئەم کەناڵانە بەرنامەیان چییە پلانیان چییە پلانی پێشوەختیان هەیە زنجیرە دراما و دۆبلاشکراوانە لەکوێکردن بە چەند ئەیکردن چەند ئەڵقەیە چۆن بڵاوەکرێتەوە بۆچی بڵاوەکەنەوە بەڵێ سپاس دەکەم ئامانجێک بەڵێ سپاس دەکەم دکتۆر ئیبراهیم گەڕێم و لای بەڕێز سەبارەت بە ئەوەی کە تاکو ئێستا وەزارەتی ڕۆشنبیری هیچ وەڵامی داواکاریەکەی ئێوەی داوەتەوە یاخود ئێوە دەتانەوێت لە داهاتوو چۆن لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری کار بکەن بۆ ئەو درامایانە سنووردار بکرێن کە بەڕێزت پێشتر باس لەو کرد کە ئارامی کۆمەڵگە و ئارامی خێزانیشان تێکداوە. من ئەمەوێ سڵاو بۆ ئەو دوو میوانە بەڕێزت بنێرم و سپاسیان دەکەین کە نەفەسێکی زۆر کوردانە و نیشتیمان پەروەرانەیە لەگەڵ ئەم داواکاری وەزارەتەیە. لە ڕاستیدا ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەر پرۆژەیەک یاخود هەر داواکاریەک یا هەر شتێک بۆ ئەو کۆمەلگایە و بۆ ئەم کوردستانە ئەنجامی بدەین لە ڕێی وەزارەتەکەی خۆمانەوە دوایی بە دوواداچوونی بۆ دەکەین. بۆیە لێژنەی ڕاگەاندنی وەزارەت ئەو کەسانێکەوە پەیوەستن بەم ئیشەوە دوای یەک مانگ سەردانی وەزارەتی ڕۆشنبیریەکەین هەماهەنگی لەگەڵ لێژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان دروست دەکەین هەماهەنگی لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان دروست دەکەین هەماهەنگی سەرروو هەمووەوە لەگەڵ یەکێتی زانایانی ئاینی کوردستان دەکەین و ئەو کەسانێکەوە پەیوەست بن بەو بابەتەوە لەگەڵ هەموو گفتوگۆ دەکەین و لە ئەنجامیش سەرجەم ڕاگەیاندن و سەرجەم ئاونیشتیمانیانی کوردستان دوای ئەوەی کە سەردانەکەین دوای ئەوەی کەوا نەتیجەی دووسراوەکەمان وەرەگرینەوە ئاشکرایەکەین بۆ هاونیشتیمانیان و ئەنجامەکەیش ئینشاءالله دڵخۆشکەرە دەبێت. بۆیە من دەمەوێت ئەوە بڵێم بەڕاستی ڕەهەندەکانی خێزان ڕەهەندەکانی پەروەردە
بابەتی تەکفیر لە کوردستانە ئێستا هەست دەکەین لە چەند ناوچەیەک لە کوردستانە بابەتی تەکفیر و باسکردنی دارولئیسلام و دارولکوفر و ئەو بابەتانەی کەوا کۆمەڵگەی کوردی ئەشێوێنێ ئێمە لە کار و بەرنامەی خۆمانە لە وزارەتی ئەوقافە کاروی بۆ دەکەین و لە بەرنامەی کاری خۆمانە دامان ناوە و بۆ معلوماتی جەنابتان و زانیاری هاونیشتیمانیانی کوردستان ئێمە لە وزارەتی ئەوقاف دەرەگامان واڵا کردووەتەوە بۆ پێشکەشکردنی هەر پرۆژەیەک خزمەت بم کۆمەلگایی کوردستان بکە خزمەت بە بواری ئاینی بکە و هەماهەنگی لەگەڵ چەندین لایەن ڕێکخراو کەسایەتی سنتەر هەموو پرۆژەیان بۆ ئێمە هێناوە لە ماوەی ئەم چەند مانگی کە حکوومەتی نۆیەم لە کابینەی نۆیەم وەزارەتی ئەوقاف کە جەنابی وەزیری ئەوقاف دەست بەکار بووە دەیان پرۆژەمان بۆ هاتووە کردومانەتە بەرنامەی کارەوە ئیشی لەسەر دەکەین لە بواری خێزانی لە بواری ڕاوەستان بەرامبەر بیری تەکفیر و هزری توندڕەوی لە کوردستانە لە بواری پێکەوە ژیان لە کوردستانە کە پەرەی پێ بدەین ئەمانە هەمووی ئیشی وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەکەوە مەرجعی کاریێڕی و سیاسەتگوزاری ئاینیە لە کوردستانە هەماهەنگی تەواومان لەگەڵ ئەو دەستگایانەی تر دەبێت کە باسمان کرد بەڵێ ینی پێتان وایە ئەو ئامارانەی کە ئامار هەن بوون من ئاماری 2000 و بڵین هەژدە هەیە کە 9000 کەس بڵین هاوسەر لەکتریزیاومەتەوە ئەمە ئامارانە پێ دوای ئاماری مەترسیدارن ینی پێدوای بەشێکی سەرەکی پەیوەندی بە و درامانەوە اینجا مەترسەکە لەسەر کۆمەڵگەی کوردی چیە گەرێمە بم شێوەیە خێزانمان لێک بۆشێتەوە ئایا تەنها دەبێت لە ڕووی کارکردنی سنووری درامە کاری بۆ کرد یا لە ڕوانگەی تریشەوە دەبێت ئێمە کاری بۆکەین سوالەکە زۆر سوالێکی بەجێیە من بەوە نابینم ئێمە لە نووسراوەکەیشا باسی درامای هیچ وڵاتێکمان نەکردووە بەڵکو هەست بە مەترسی زۆر بابەتەکەین لە کوردستانە کە لە ڕێی دراماوە پێشکەش دەکرێ ئەو مامۆستا باشی فەرموو جاری وهەیە دراما کوردیەکانی خۆمانیش زۆر لاوازن لەو ئاستەنین کەوا پێش 20 ساڵ پێش ئێستا دراما پێشکەشەکرا پێش چەندین ساڵ خێزان هەموو پێکەوە دادەنیشتن سەیری درامایەکی کوردەواری ڕەسەنیان نەکرد بەڵام ئێستا تێکڕای خێزان هەرێکی درامایەکی تایبەتی خۆی هەیە و ئەو درامایانش هەر کەس بە مەفهومی خۆی وەری ئەگرێ و جێبەجەیەکا لە ژیانە بۆی ئێمە تەنها لە درامایە نایبینینەوە لەوەیە دەیبینینەوە کەوا ڕاستەوە هەنگاوی یەکەمە کەوا پۆڵێن بکرێنەوە کەوا ڕقابەی بۆ دابرنێ کەوا کە بزانین کامیان لەگەڵ مناڵی ئێمەیە لەگەڵ دابوونەریتی ئێمەیە لەگەڵ دیانەتی ئێمەیە لەگەڵ پێکەوە ژیانی ئێمەیە ئەگونجێ و خاڵەکانی تر بەدوای ئەمەیە دێ ئێمە کۆنفرانسەکەین ئێمە سیمینار و بابەتی دیدار و گفتوگۆ دەکەین زانایانی ئاینی ڕۆڵیان پێدەدەین زیاتر لە وتارەکانی هەینیە باسی ئەو بابەتانە بکەین لە قوتابخانەکانە هانی مامۆستایان دەدەین هانی وزارەتی پەروەردەیش دەدەین کەوا لە بابەتی پەروەردەی ئیسلامیە ڕۆڵی خۆیان بگێڕن لەگەڵ ڕاگەیاندن کارەکانە لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسانە بە هەمومان دەبێ هەوڵ بدەین ئەم کوردستانە نێرین ئەو ڕێچکەی کەوا ئێستا گردووێتێ بەر کە ئیعجابی کوشتن و بڕین و خیانەتی زەوجی و مناڵی لەقیت و سەربڕین و نەهێشتنی قیەم و مەبادئی ئەخلاق لە ناو کۆمەلگای کوردیا باوبێ بە هەمومان دەبێ هەوڵدەین و ئێمە وەکو دووباتی دەکەمەوە دەرگامان کراوەیە بۆ هەر بەڕێزێک بۆ هەر لایەنێک بۆ هەر کەسێک کە دەوێ خزمەتی ئەم پرۆژەیە بکە خزمەتی کۆمەلگای کوردستان بکە خزمەتی مناڵ و خێزانی کوردی بکە ئێمە گوێ دەگرین ئێمە پێشنیاری وەرەگرین و دەکەینە بەرنامەی کاری خۆمان ئەمە بە گرنگجی بەڕێستان خاڵێکی سەرەکی هەیە کەوا دەبێ ئیشی لەسەر بکەین ئایا ئێمە دوای 20 ساڵی تر ئەو جیلەی کەوا دێ حکمی ئەم وڵاتە فەرمانبەرێتی ئەم وڵاتە دەسەڵاتی ئەم وڵاتە مامۆستا لە قوتابخانە حاکم لە شوێنەکانی تر پزیشکی صاحب وجدان و زەمیر ئەمانە هەمووی دەبێ ئێمە ڕۆڵمان هەبێ لە پەروەردەکردنیان نەکو ئەو درامایانی کەوا بەداخەوە ئێستا دەوری باوکو دایک دەبێنین لە ماڵەکانە بۆیە بە دەنگێکی زوڵاڵ دەڵێن وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەو هەموو بەڕێوەبەرایەتی کەوا هەیەتی پشتمان ئەستورە بە مامۆستایانی ئاینی بە ڕێزی خۆمان مینبەرەکان شوێنی بڵاوبوونەوەی ڕێنمایەکانی ئاینی ئیسلامی پیرۆزە
دەبێ بە هەمووان شان دەینەبەری و خزمەتی ئەو بابەتە بکەین. سپاس دەکەین دکتۆر مامۆستاکاران بگرم وڵای بەڕێزت ینی پێ وایە تەنها ئەو کاریگەریکە تەنە لەسەر مەسەرەن لێک هەڵوەشانەوەی خێزان نەبووە کاریگەری لەسەر هەرزەکار و منداڵی شەبوو ئەو درامایانە بێگومان ئەوان زیاتر ئەوەی هەوڵێن کاریگەریەکان لەسەر مناڵ و هەرزەکار بێ ئەو فلیمانە ئەوڵان کاریگەریان لەسەر کەسە گەورەکان هەبێ بۆچی چکە ئەمان ئەمریکا ئەم درامانێ لە بابڵێن دەرهێنان بۆم دراماناکەن ئیشیان بۆی ئەم مناڵانە بۆنە کەسێکی گەورەوە 20 ساڵی تر ژیە بەس مناڵێک ئەمەل هەیە بۆنە 50 ساڵی تر بژی یعنی ئەتوانێت زیاتر ئەم مناڵەش لەمەوە مناڵەکانی ئەبێت تربێتێک باکەس بێنێ گەورە ئەبن یعنی زیاتر کاریگەریەکەی ئەوەندەی لەسەر کەسێکی هەرزەکارە ئەوە لەسەر کەسێکی گەورە نییە ئێمە سێری هەرزەکارەکانی خۆمانەکەی ئێستا لە قژیانە لە جلیانە لە ڕۆشتنیانە تەنانەت یعنی هەمیان زۆر جامناڵی میێڵی برانە میوەکو یەکە ڕۆن هەمی لە فلیمێکەوە لە کەسایەتیەکەوە ئەم جۆرە باشین لاسایکردنەوەش زۆر بووە لە جلوبەرگ ینی بەتایبەتی لە توێژی ئافرەتانشە پێ دوایە کە جوانکاری باز لەوە دەکەندێک ئامارەکان باز لە زیادکردنی جوانکاری پەیوەندی بە و درامایان هەبێت کە ڕەنگە زیانی ئابووری شێوێت جگە لە زیانە تەندروستێک و کۆمەڵایەتەکەش بەڕاستی سەوای لێ هاتووە ینی ئەمەلیاتی جوانکاری بۆ بە مۆدەیەک لەناو بەتایبەت چینی خوێنکارانە یعنی بە بەردەوام یعنی سیرەکەی ئەم ئەیکا برادەرەکەشی لاسایەکەەوە هۆکارەکەشی چییە؟ ئەوێ خۆی و کەسایەتێکەکو موەسیلێک لێ بکات لەکە لە فلیمەکە بینیوێتی سیرەکە بۆ ئەم وەسیلە سەرنجی کۆمەڵە لە کوڕانی ناو زانکۆکەی خۆی ڕائکێشێ ئەویژێ لاسایی ئەو بکاتەوە ئەین لە جیاتی هەوڵ بە ئەمە کاتی خۆی با بڵێن کوردی ئێمە بەوە ناسرا و بە ئەخلاق و بە قیەم ناسرا بوو هەر ئافرەتێک هەوڵی ئابووی کە دەوروبەرەکەی ئەگەر کەسێک پێ رازی بێت لەوە پێ رازی بکە خاوەن ئەخلاقێکی بەرزە کە خاوەن ڕەوشتێکی بەرزە بەس ئێستا یعنی ئەمە بەداخ خۆشتاڵم تعمیمیش نییە بەسەر هەمووانە بەس ئەمە باسی کۆمەڵێک لە چینێکین لە بابلێن لە ناو خوێنکارانە هەوڵ ئە بەلاساییکردنەوەیکی لە مومەسیلەکانی ناو فلیمەکە ئەویش با بڵێن سەرنجی دەوروبەر بۆ کوڕانیش بە هەمان شێوە ئەنی بۆ کوڕانیش بە هەمان شێوە ئەوێ با بڵێن بە عرضکردنی لایانی دەوڵەمەنی خۆی بە یعنی سیرەکەی کەسی وا هەیە لاانە لە ڕووی مادیۆ زۆر خراپێ بەس ئەچێت سارە بەکرێ ئەهێنێ سێرەکەی مەسرفی مانگی خۆی لە دوو ڕۆژی سارێکە بۆچی بووی کە کچەکانی دەوروبەری سیریکەن ئەمە هۆکارێکە لە لایانی مادیەوە ئەم کەسەوا لێکە ئەو نێتە بە بڕوو خێبەر و دوا بێ کە لە لایانی مادیەوە ڕووخاو خۆی بە بێپارە بیری توش کێشەی دەرونی ئەبێ زۆر ئەگە کەسەکە لە ڕووی دەرونیوە لە ڕووی ئاینیەوە بەهێز نەبێ لەهانێ پەنابەرێ بۆ خۆکوشتن تووشی کەئابا بێ تووشی بێتاقەتێکی زۆرە بێ یعنی ئەمانە هەمویان وەک ئەڵێ تۆڕێکە بە یەکەوە بەسراون سەری مۆزوعەکەش زۆری لەلایانی دراماکانێت باش بەس پێ ئەم دراما و فیلمانە ئاراستەکراویشن ینی بۆ نمونە بۆ هێنانی کولتوری ئەو وڵاتانە دابوونەریتی ئەو وڵاتانە زۆربیان ئاراستەکرا و مۆجهن من پێم وایە توانم بڵێن تەواوی و درامانە ئاراستەکراوە چونکە ئەم درامانەکە ئێمە سیرکەین بە شاڵایەک بە یەک جار دابەزینەتە ناو کۆمەڵگای ئێمەوە بە یەک جار و یەک مەبەستیشیان هەیە یان ئەگەر سەری دراماکان چین توێژنی لەسەر بکەین زۆربەی دراماکان یەک مەبەستیان هەیە یەک شت باسەکەن یعنی ئەوە نیە هەرێکی باسی شتێک و هەرێکی باسی شتێکی جیاوازکە بگرە هەمیان باسی یەک شتەکەن حەزەکەم یەک شتی زۆر بەتایبەت لە دراما تورکیەکانە زۆر کات میلەتی کوردێک و میلەتێکی خراپشان ئەیان پیشانی ئێمەیە کە کوردی تورکیا کەسێکی خراپە بۆ نەبا سێواکە فڵان کەسی پاڵەوان لە شەڕایە ئەی تورکیا لە شەڕەکە چێە غیری کورد یعنی هەوڵ ئەوەمان لێ بکە ئێمە کوردی خۆمان بە دڕەندە ببینین ئەوان وەکو کەسێکی سەر و خۆمان ببینین لاساییان بکەینەوە من حەزەکەم پێ بڵێم کە زۆر کە زمانی کە وڵاتی تورکیایان بینیەوە ئەم درامانە تورکیا عرض ناکرێت لە تورکیا خۆیان عرض ناکرێت دراماکان بۆ دەرەوەی ئەنێرن یعنی کابرا خۆیان ئەزان خۆیان ئەزانن کە ئەم درامانە بەڵام هەر خۆ درامای تورکیمان نیەوە درامای کۆریشمان هەیە مەسەلەن پڕەلەتون و تیژی درامای هندیشمان هەیە لە کوردستان درامای وڵاتی تریشمان هەیە بێگومان درامەکە پێش پێوتم دراما کوردەکانی خۆشمان بەس زیاتر بڵێن دراما تورکیەکان بەربڵاوترە ئەژینا ئەو خۆت ئەڵێ درامەکانی تر هەر یەکە و کێشەیشیان هەیە بۆ نمونە درامای کۆریمان هەیە لەوانەیە لە ڕووی هەنێ مەسائلی ئەخلاقی و زۆر بێ کێشە بێ دەستێکی لە ڕووی عەقیدەیی ئەوانێ کەسەکان تێک ئەیات من زۆر کەس ئەناسم خۆی باسیەکات ئەڵێ مناڵەکەم کە شتێکە لە دوعاەکە سێری ئاسمانەکە لە فلیمە کۆریەکانەوە فێر بوو داڵێ ئاسمان ئەوەم بۆ کە ئەمە لە باڵێن لە ڕووی دینی ئێمە قسەیە کفرە مامۆستا باش دەزانێت یان دراما هەندیەکان وە خۆ دەڵێ درامە هندیمە لە کۆنەوە ناسیمانە بە کۆمەڵێک با بڵێن شتی ناڕاست و کۆمەڵێک ڕووداوی ناڕاست کە ڕوو ئەیات ئێستا سیرەکەی ئەی درامای هندی لە دۆخراوە بە درامێکی پێشکەوتوو بۆ ئێمە سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە چەند سوال لەگەڵمان بمێنەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز. دکتۆر بەهادی بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە باسێکی وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامەنووسان کرد. پێ دوایە تاکو ئێستا لەمڕۆ لە مەترسیە و درامایانە بارکی خۆیان هەڵساون؟ بەڵێ. دکتۆر بەهادین سەبارەت بە باسی ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامەنووسان کرد. پێ دوای ئەم دوو وەزارەتە لەمڕۆ بارکی خۆیان ئەستاون؟ بەڵێ وتم تا ئێستا بەو ئەرکە هەڵ نەساون وەکو پێویست دەنگت نایە. بەڵێ فەرموو فەرموو. ئەلو فەرموو دکتۆر بەردەوام بە. بەڵێ من ئەڵێم کاتی ئەوە هاتووە کە چ وەزارەتی ئەوقاف و وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی پەروەردە ئەم سێ وەزارەتە وەزارەتی خوێندنی باڵاش ئەکرێت لە بواری ئەنجامدانی توێژینەوە بتوانن توێژینەوە بکەن لەسەر دیاردەمیدیایی و دیاردە کۆمەڵایەتیەکان وە کاریگەری نەرێنەکانی لەسەر کۆمەڵگەوە پێشنیاز و ڕێگەچاری گونجاو دابنن. بەڵام ئەو سێ وەزارەتە ئەکرێت بە هەمانگی لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لێژنەیەکی هاوبەشیان هەبێت پسپۆر لە باری دەرونی توێژەری کۆمەڵایەتی پەروەردەی بتوان سەردانی مەیدانی ئەو کەناڵانە بکەن و لە بەرنامەکانیان بکۆڵنەوە جۆری بەرنامەکانیان ناوەڕۆکی و ئامانج لە پەخش و بڵاوکردنەوەی بە تایبەتی دراما ناوخۆی بیانیەکان جاکە لە کەناڵی ئاسمانیەوە بێت لە کەناڵی ناوخۆیەوە بێت. بەڵێ سەبارەت ئێمە وازانین کە میدیا پەیامێکی جەماوەریە ڕۆڵێکی سەرەکی ئەبینێت لە بواری تەسویقی ئایدۆلۆژیا سیاست دابوونەریت فەرهەنگ زمان هەموو ئەوانە. بەڵێ سەبارەت بە فلتەر پێ دوای دەبێت کەناڵەکانیش فلتەریان هەبێت یاخود تا ئێستا لە کوردستان هیچ فلتەرێک نییە بۆ نمونەی کە بۆ پەخشکردنی دراما بیانیەکە؟ ئەوەی من متابام کرد بە کەناڵە ئاسمانەکان هەندێکیان ئەنجومەنی بەڕێوەبردننی جۆرێک لە پلان و بەرنمەیان هەیە و هەر کەناڵێکیش سیاست و پلانی خۆی هەیە و سیاستی کارکردنی خۆی هەیە. بەڵام ئەوە کەمتر ئەبینم ینی کەناڵە ناوخۆیەکان کەمتر
هەست بە بەرپرسیارەتی ئەەکەن و بەرنمەکانیان نەوعینین و زۆر جار نەریت و دابوونەریتەکان کللتوری کۆمەلگە پێشێلەکەن بەبێ ئەوەی پلانێکیان هەبێ پێشوەخت بۆ سەرگەرمکردن یا بۆ کاتکوشتن و کات بەسەربردننی خۆیان ئەو زنجیرە دەبلاشکراوانە بە درێژای ساڵ بە درێژایی وەرزەکان بڵاوەکەنەوە کە ئەمە بە تێپەڕبوونی ڕۆژ کاریگەری هەیە لەسەر دابوونەری زمان کللتوری کۆمەلگە بە تایبەتی چون توێژی گەنجان و هەرزەکاران کە ئەمە ئەبێت چارەسەر بکرێت و ئەبێت کۆبوونەوەی هاوبەش هەبێت لێژنەی هاوبەش هەبێت بە داداشوونی ورد هەبێت تەنیا لەسەر سیستەمی پەخش و هەندێک شتی ڕۆتین چاودێری نەبێ بەڵکو چاودێری لەسەر ئەمە بە معنای ئەوە نایە ئێمە من کە خۆم مامەسەی میدیام و ڕۆژنامە نووسم داوای ئەوە کەم سانسۆر هەبێت و ئازادی نەبێت ئازادی بەوە نابێت کە بەسەلەن بەرژەوەندی گشتی پێشێل کرێ و چین و توێژەکانی کۆمەلگا چاواشەکرێ یاخود بەلاڕیا ببرێن یاخود کۆمەڵێک دابوونەریتی چەوت و نامە بە کۆمەلگا بەڵاو بکرێت و ئێمە وازانین میدیایی بیانی کار لەسەر بەهای وروژاندن و سێکس و تاوان ئەکات ینی بە دڵنیاییەوە نەک تەنیا ڕێژەی جیابوونە و دیاردەی جیابوونە و تەلاق هەموو ئەو کۆی دیاردە کۆمەڵایەتی ناجۆرەکان لە کۆمەلگەیە هەموو ئەو لادانانەی ئەو تاوانانەی کە تووشی گەنجانە بن کەناڵە میدیایەکان و درامە بیانەکان لی بەرپرسن و ئەبێت هەوڵی چارەسەرکردنی بدرێت و ڕێگە چارەی گونجایی بۆ دابنرێت. بەڵێ بەس دکتۆر لە چاو مەترسەی کە دروستیان کردووە درامەکان لەسەر کۆمەلگا هەوڵەکان لە واسەدان بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیانە یاخۆ هەوڵی سەرەتایی و لاوازن. بەڵێ من پێم وایە ئێمە ئەبێت ئەگەر بمانەیەوەکو مامەسای زانکۆ وەکو پسپۆڕ و خەڵکی ئەکادیمی قسەکەین ئەبێت توێژی نەمەمان لە بەردەسابێ و داتا و زانیاری ورد بەڵێ بەڵێ دواتر دەگەڕێم وڵای بەرزت دکتۆر بەهادین دکتۆر ئیبراهیم گەڕێم وڵای بەرزت سەبارەت بە ئەوەی کە تاکو ئێستا من گوێم لە بەرپرسێکی لێدوانێکی بخێتەوە بەرپرسێکی وەزارەتی ڕۆشنبیری دەڵێ تاکو ئێستا سکاڵامان بۆ نهاتووە سەبارەت بە ئەوەی کاریگەری خراپەکانی مەسەلەن دراماکان دەبێت سکاڵا تۆمارکرێ وەکو وەزارەتی ئەوقاف ئەگەر پێویست بکات سکاڵاش تۆمار دەکەن؟ طبیعی هەر ڕێکارێکی یاساییش هەبێ ئێمە دەتوانین بە بەڵگە بیسەلمێنین و ڕابردووش لەگەڵ لێژنە هاوبەشەکەی بەڕێزان وەزارەتی ڕۆشنبیری کە دانیشتنمان کردووە چەندین بەڵگە بە وێنە بە دۆکۆمنت هەموو پێشکەش بە ڕێزیان کراوە و ئێمەش لە سەردانەکەمانە هەمووش دەبین لەگەڵ خۆمانە و هەر شتێکیش پێویست بک بۆ ئەم کارە ئێمە درێخی لێ ناکەین و پێویست بەوە ناکە جاری وهەیە ڕەنگە شتەکان ڕێکاری یاسایی گەرێک بێ ئێمە کامل یەکەین یاخود ڕوونکردنەوە پێویست بک ئێمە دەیدەین گرنگ ئەوەیە کە هەست کراوە لە کوردستانە ئەو بابەتانەی کەوا لە کەناڵە ناوخۆیەکان یاخود جار وهەیە لە کەناڵە ئاسمانیەکانیش پەخش دەکرێت لەگەڵ کۆمەلگای کوردستانە ڕەنگە نەگونجێت بۆی دەبێت پەرلەمانی کوردستانیش بێتە سەرخەت دەبێت لە ژنەی ڕۆشنبیری لە ژنەی ئەوقاف ئەمانە هەمویان ڕۆڵی خۆیان هەبێت بۆ ڕزگارکردنی کۆمەلگای کوردی لەو بارقورسەی کەوا بەسەر باوکانەوەیە بەسەر پەروەردەکردنە لە لای دایکە بە ڕێزەکان یاخود ئەو گەنجانەی کەوا تووشی ئەو بابەتانە بوون کە خەریکە شێوازی ژیانیان بە ئاقارێکی ترا دەڕوە ئەمە ڕۆڵی حکوومەتە ڕۆڵی پەرلەمانە ڕۆڵی وزارەتەکەی منە ڕۆڵی ڕۆژنامە نووسە ڕۆڵی هەموو ئەو کەسانەیەکەوە دەبێت خەمخۆری ئەو نیشتیمانە بن ئیتر بەس بێ بکەوینە دوای شتی لاوەکی بە سەیری پێشی خۆمان بکەین و سەیری ئەو شتە گرنگانە بکەین کەوا نەوەی دوا ڕۆژ پێویستێتی و ئەوەشی کەوا ئەم ڕۆدەگوزەرێ باسی ئەو حاڵەتانە بکەین و ئەرکیی نیشتیمانیشە هەڵمەتی بۆ بکەین ئەرکیی نیشتیمانیە گفتوگۆ بکەین ئەرکیی نیشتیمانیە چی پێویست بێ لەو بوارەیە بۆ پاراستنی سنووری خێزان بەها بەرزەکانی ئاین و ئاینزاکان و سیاسەتی ئێمە یعنی بەڕاستی من ئەمەوێ پرسیاری ئەو بکەم لەبەر نەبوونی دەستور لە کوردستانە
بۆتە ڕێگر کە ئایا ئێمە سیاسەتی وڵاتمان چۆنە دینداریمان مەسەرەن هەمومان نسبەیەکی زۆر لە مسلمانان لە وڵاتەیە دەژێ بەڵام ئاینەکانی ترمانیشەن من لەگەڵ ئاینەکانی تریشا جاری وهەیە گفتوگۆمان کردووە تەسەور کە لە دیانەتەکانی تریش بابەتی ئەو درامانەیان هەر پێ ناخۆشە وەکو ئێمە ئەوانیش حەزیان لێ کوڕەکانیان مناڵەکانیان خێزانەکانیان پارێزراو بێ و تووشی بارودۆخێکی ناڕەحەت نەبن مناڵەکانیان پەروەردەیەکی دروست بکەن ئەوانیش بەشێکن لەم کۆمەلگای و تەماشای کەناڵەکانی ئێمە ئەکەن لەبەر بەداخیشەوە دەڵێم ئەو ڕێژە زۆری کەوا کەناڵ لە کوردستانە ناوخۆی ئیجازەی پێدراوە حتا کابانەکانی ماڵمان تو سەیری بکە لە ڕووی ڕێکلامی خواردنەوە حتا کابانەکانی ماڵمان لیان تێک چووە و لیان شێواوە کام برنج بە پیاوەکانیان بێننەوە کام ڕۆن بهێننەوە کام خۆراکیان بۆ لێ بنێن ئەوەندە دیعاایە و ڕێکلامی زیاد لە حەد مەدحیش بابەتەکان دەکرێت ئەوش لە هیچ وڵاتێکا شتیوان نییە یعنی دەبێ ئەوەیش بەرنامەی بۆ دابرێ ئەوەیش ڕێک بخرێ ینی جەودە و زەمانەت جەودە دڵنیایی جۆری لە هەموو ڕیکلام و لە هەموو ئاراستەکان بۆ تاکی کوردی ڕۆڵی خۆی هەبێ ئەو هەموو سۆپەرمارکێتە کراوەتەوە ئەو هەموو هەرزان بازاریە کراوەتەوە ئەمانە هەمووی لە کەناڵەکانەوە پەخشەکرێ بۆ خێزانەکان جاری وهەیە کەم دەرامەتی لە ڕووی کردووە لە خێزانێ ئێمە هەمومان نەزانین کوردستان بەچی بابەتێکی ئابووری سەختا تێدەبڕێ یعنی دەبێت سانسۆر ئێمە ڕاستە دەبێت سانسۆر دابنرێ بۆ ئەوەی کەوا تاکی کوردی هەستی زامدار نەبێ و خێزانەکەی بە ڕێکوپێکی بەخێو بکە و بشتوانێ بیان گەێنێتە ئارام کە ئینشاءڵڵا دەرباز بین لەو قەیرانانی کەوا بەرەوکمانی گردووە بەڵێ بە کورتی ماوەست لەسەر زیانەکانی مەسەلەن هەڵوەشانەوەی خێزان ئەگەر بەڕێستان لە خۆتان ئاماژدامکە یەکێکە لەوە کارە سەرەکیان بۆ سەر مەسەلەن ئاسایشی کۆمەڵایەتی بۆ سەر ئایندەی میلەتی کوردیش چی ئەگەر ئەوە بەردەوام بێت چونکە ئێستا باز لەو دەکەی ئامارەکان ڕێژەی جیابوونەوە لە هەڵقشانە مامۆستا حەکی من بە حکمی ئیش و کار و بە حکمی بەشداریکردنم لە کۆنفرانس و لە دیدارەکانی دەرەوەی کوردستان ئەلحەمدولیلا چەند وڵاتێکم بینیوە کاتمە ئەو وڵاتانش بە تایبەتی چەند ئیشێکی سەرەکیم هەیە بزانم ئەو کێشانەی کە لەو وڵاتەیە بەرەوکی خێزانی گردووە بەرەوکی گەنجی گردووە بەرەوکی ئیمام و خەتیب و مزگەوت و میحرابی گردووە ڕاگەیاندن و ئاراستەی تەلەڤیزۆنەکانیان بۆ هاونیشتمانیانی خۆیان چۆنە بڕوات بێ ناتوانم کوردستان بەراورد بکەم لەگەڵ هیچ وڵاتێکە یعنی بەڕاستی ئەوەی لە کوردستانە هەیە ئێستا لە زۆر بوارە یعنی لە هیچ وڵاتێکە ئەو شتەوان بەو ڕەهایە نییە یعنی ئەو خێزانی کە من و تو بەرنامەمان لەسەری کردووە ئێستا پێویستی بەدەیان بابەت هەیە کەوا ڕۆژانە بیخەیتەوە بەرباس لەبەرەوەی لە داهاتووە تەسیری لێ ئەکا و ناتوانێت سەیتەرە بکاتە سەر مناڵەکانیان ناتوانێت سەیتەرە بکاتە سەر باوکایەتی خۆی متمانە لە بین ژن و پیاوە نەماوە لە خێزانەکانی ئێمە بە بۆنەی زۆر شتەوە کە ڕاگەیاندن و تەلەڤیزۆن هیچێ لە هۆکارەکانێتی مناڵەکانی جوان پێ بەخێو ناکرێ کابرا لەبەر ئەوەی دراما و تەلەڤیزۆن و ئەو سوشیال میدیا و تەکنۆلۆژیایی کەوا بەداخەوە ناتوانین جوان تەعاملی لەگەڵا بکەین باوکو دایکان هیلاک بوونە بەدەستێەوە ئێمە زۆر بابەت هەیە دەبێ ئیشی لەسەر بکەین زۆر بابەت هەیە ئیعجابی ینی تاکی کورد ئەوەندە معجبی خەڵکانی دەروێ لە ڕێ ئەو درامایەنەوە ئەوانەی خۆمانمان خەریکە لە بیرە چێتەوە قارەمانەکانمان لە بیرە چێتەوە ناودارەکانمان لە بیرە چێتەوە لەبەرەوەی حکومەتیش دەبێ ئاخر پەیامم ئەوەیە دەبێ حکوومەتە وزارەی ڕۆشنبیریە سندیکای ڕۆژنامەنووسانە پەرلەمانە دامی ئەو درامە کوردیان ڕەسەنانە بکەن و بتوانن پرۆژەی جوان ئامادە بکرێ و پارەی بۆ حازر بکرێ بۆ ئەوەی کەوا هەڵسانەوەیەک بە درامای کوردی هەبکرێ و خەڵکان درامای ئێمە بەرن فێر بن لێوە سوپاس دەکەم مامۆستا کارمە سەبارەت بە هۆشیاری خەڵک بەرامبەر دراماکان چەندە پێویستە خەڵکیش خۆی هۆشیار بێ بەرامبەر دراماکان ڕاستی وەک پێویستە بەوەی خەڵکی خۆمان وەکو دەستگار ڕاگەیاندنەکان بەداخۆ زۆرینیان خەڵک وشیار ناکەنەوە خەڵکە خۆی وشیاریژی هەبێ هەر کەسە لە ئاستی خۆیەوە یعنی کۆنتترۆلی ماڵی خۆمان خۆ بەدەست خۆمانوێ دەتوانین نێخێنە سەر با بڵێن دراماکە ئەتوانین بخێنە سەر قەناتێکی تر یعنی بپێویستمان بۆ وەکو کەسانی تر دڵسۆزمانین ئێمە خۆمان دڵسۆزی خۆمان بین ئێمە خۆمان فێری ئەوە بکەین مناڵەکانمان فێر بکەین کە چاو لە کەسانی دەوروبەریان نەکەن زۆر کەسە یاڵە کاکە من لە ماڵۆ ناڵم سی درامە بکە مناڵەکە بەس کە چۆن مەکتەب تەلەبەکانی هاوڕێ باسیەکەن ئەویش حەزی لێبێ بەڵام بەشێکی خەڵکی دکتۆری برایم ئاماژە پێ کرد لەبەر مەشغەڵەتی دراما ئەگەی لە پەرۆرەکردنی منداڵەکانی شینەمەوە ئەوش زۆربەی وایلاتەوە زۆربەی وانی کە ماڵی متابعی و دەرامانایەکەن چکە بە درامە دوان ناوەسن لە ئێوارە دەست پێکەن جاروێت تا شەو
ئەی بەردەوام سی دراماکەن ئێمەکەی تربێتی مناڵەکانیانێن کاتیان بناوێنێت جا پێویستمان بۆ ئێمە کۆمەڵە کەسی مناڵەکەمان بە کەسایەتێکی ئەوە بەهێز پەروەردە بکەین کە ئەم مناڵەوەی لێنێ بە بەسیترین قسەی برادێکی کەوتی فلان دراما خۆش تو دواکەوتوی سێری و درامایە ناکەی بەمە تەسیری تێ نەکرێت بگرێ ئەم نەسیحەتی هاوڕەکانی کا لە مەکتەب کە ئەم شتە غەڵەتە و خراپە بە ئەمە وازی لێبێنین پێویستمان بە بەهێزکردنی خۆمان و ئەگەر شتێکت ماوی بە کورتێک و چارەسەر ینی بۆ کەمکردنەوەی زیانەکانی درامە بیانیەکان بەڵای پێش باسکردنی چارەسەر یەک خاڵی ماوە هەر لە تێگانی کۆمەڵگایە بەڕاستی بێژگە لایانی دەرونی و کۆمەڵاتی لایانی زمانەوەی خەڵکیشمان خەریکە تێگەچێت یعنی زۆر کەلیمات سێرەکەی خەڵک بەکامە تایبەت کەلیمەیەک زۆر خەڵک نجوم لێبێ کەلیمەی جانەکەم زۆر ئەمە لە دراماتورشەکان وەریان بێوی بزان بۆچی ئەوان بەکارهێنن زۆر جارێمە خەڵکیمە بەکارهێن ینی تێکچوونی لایانی زمانەوەیش کە 4 ڕۆژدان زمانی کوردوێ لێبێ هیچ ئینیشی بەسەر زمانەکەمان نەمێنێ من هیوادارم لە کۆتاییە بە هەموو لایەکمان بەموو دڵسۆزانی میلەتی گور بە هەمومان هەوڵبین چارەسەر سپاس دەکەم دکتۆر بەهادین کاتشمان زۆر کەماوەکو شتێک هەوڵەکان لەو ئاستەدان یاخود دەبێت چی بکرێت لە ئاستی ڕاگەاندن بۆ کەمکردنەوە سپاس دەکەین. ئێمە هەموو وەزارەتەکان و هەموو کۆمەلگا منزومەیەکە و لە سەر خاکێکە ژین کە هەرێمی کوردستانە من پێم باشە مامەستا دەستخۆشیان لێکە مامەسایانی ئاینی وەزارەتی ئەوقاف جێدەستیان دیار بووە لە تۆقکردنەوەی بەها کۆمەڵایەتی و بەها ڕەوشتەکان و پاراستنی دابونەریتەکانی ئەم کۆمەڵگەیە و بەها مرۆیەکان بەڵام ئەوڵێم ئەوەی کە مزگەوتێکا بامی ڕیسەکە نەکاتەوە بە خوری وەدا دوار بدرێ بۆ پسپۆڕانی پەروەردەی لە کەناڵە میدیاکان ئەوە مامەسایانی ئاینی بتوانن ڕۆڵیان هەبێت لە پەروەردەکردنی مناڵان و گەنجان لە ڕێگەی شاشەکانی تەلەڤیزیۆنەوە و هەروەها پێشنیازم ئەوەیە بۆ وەزارەتی پەروەردە کە بتوانێت لە بابەتی پەروەردەی مەدەنی بابەتی ڕۆشنبیری میدیایی و سۆشیال میدیا بخاتە قۆناغەکانی خوێندنەوە و هەروەها بۆ توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی لە خوێندنگەکان با هەوڵ بدەن لە دەستپێکی کۆبوونەوەکانی خوێندنگەکانیان 5 دقەیەک 10 دقیقەیەک باسی هەڵسوکەوت و مامەڵەی ئەوە بکەن خێزان و مناڵەکان کە چۆن دایک و باوکیان چاودێریان بکەن و چۆن خوێندکارەکان گەنجان و مناڵان بتوانن مامەڵەی دروست بکەن لەگەڵ میدیا و سۆشیال میدیایە. کارێکی دەستە جەمعیە و هەموو دام و دەستگاکان و کەناڵەکان لی بەرپرسن. سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەیاندنیش پێویستە پلان و استراتیژیان هەبێت و بە بەرنامە کار بکەن و بزانن ئەم بەرنامە بۆ چێ پەخشەکەن و لە چ کاتێکا پەخشەکەن و ئامانج لە پەخشکردنی چییە و ناوەڕۆکی چییە ئەم درامایانە ئەم بەرنامانە پێشەوەی پەخشی بکەن نەکەوەی تەنیا بۆ کات بەسەربردن و کاتکوشتن و پڕکردنەوەی بەرنامەکانیان بێت و ئەبێت پەیامی ئیتیکی و ئەخلاقی خۆیان و بەرپرسارەتی کۆمەڵایەتی ڕەچاو بکەن و لە بەرچاو بگرن. زۆر سپاس. بەڵێ سپاس دەکەم دکتۆر ئیبراهیم بە کورتینی خولەک بۆ بەڕێزەگەر شتێکت ماوێت لەسەر پاراستنی خێزان بە کورتی بێ سپاس دەکەم. زۆر بەرنمەیەکی چاکمان پێشکەش کردو بزانم سوپاسی ئەو دوو میوانە بەڕێزی جەناب دەکەم کە هەر کەس لە پسپۆرەکەی خۆی زۆر بە جوانی بابەتەکانیان شی کردەوە پێویستە لە کەناڵەکانی تریش سوود لەم بەرنمەیە وەربگیرێ و پسپۆڕانی ئەم بوارە بهێن نەکایەوە و با هەڵمە تێ بکەین پێکەوە ئینشاءالله نیەتی خێر هەیە لە هەموو شوێنەکانەوە لە یەکەمینیانەوە وزارەتەکەی خۆمەوە باسی دەکەم کەوە لە جەنابی وەزیرەوە بێتە خوارەوە بۆ هەموو ئەو کەسانی کەوە مهتەم من بەم بابەتەوە زۆر نیەت سافیمان هەیە بۆ خزمەتکردن لە ناو کۆمەلگای کوردەواریە و دەبێ هەمومان ئەو خێزانە لە ماسا هەموو صاحب خێزانین هەوڵی ئەوە بدەین کەوە ئەو کوردەواری و ئەو باوک و دایکە شیرینە و ئەو مناڵە جوانانە لە ژێر سایەی نیشتیمان پەروەری ئیمانێکی ڕاستەقینە بە ئاینێکەی ئیسلامی پیرۆز و ئاینەکانی تر شەش کەس لە شوێنی خۆی بۆ خزمەتکردنی ئەم نیشتیمانە. بەڵێ سوپاس بۆ بەرەزان دکتۆر ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری ئیرشاد و توێژنەوە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان کارمەند حسێن توێژەری دەرونی هەروە دکتۆر بەهادین ئەحمەد دکتۆرا لە ڕاگەیان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.